ئەم شەف سارە خاوەنی چێشتخانەی کوردەواری لایلانی لە کۆیە ڕۆژانە هەموو خواردنە کوردەواریەکانمان ئامادەیە لە بۆ بەربانجی لە دوای ویشەوە لە بۆ پاشێوان وەکو دەبینن کەلانە و ناسکەنان و ناوچێنە و هەموو بابەتەکانی ئامادەیە کەلانەمان بە تەڕە پیاز و بە پەنیر و بە قیمە و بە نۆتێلا و هەروە بێتەوە بە شەکر کە زۆر تایبەتە لە کنە من بەیادی جاران داکەم ئەگەر جاران ئەوەی دروست دەکرد نانی دروست دەکرداوام لێ دەکرد بە شەکرەوە لۆم کە ئێستاش هەر بەو یادەی دووبارەی دەکەمەوە لە بۆ مشتری ئازیزەکانم ئەلحەمدولیلا ماشەڵڵا خەرک سڕیان لەسەر گرتیا ئەویش هۆکاری خۆی هەیە یەکەم شت پاک و تەمیزیەکە دووەم شت دەستی ئافرەت سێەم شتیش سەرەکانمان زۆر گونجاون کە لە 1500 تێپەڕ ناکاتن و زۆر بەشیان سەریان 1000 دینارە ئامانجم ئەوەیە باشترین پێشکەش کەم لە بۆ کۆیە لەخوای بەزیادی خەرچی کۆیە و دەوروبەری بگرە لە شارەکانیش زۆربەی سەردانمان دەکەن و لێمان ڕازینە و توانیتمان جێی خۆمان بکەینەوە لە دڵی مشتریەکانمان ئەوەش فەزلی خوای گەورەیە.